لە نێو ماڵێک گۆرانی و ئاوازی ڕەسەنی کوردی لەدایک دەبێ. لێرە ساز و عود و سەدەی دەنگی ئەم پەنابەرانە بەرز دەبێتەوە کە دەمێکە خەمی گۆرانی و میوزیکی کوردی تێکەڵی خەمی ڕۆژانی ژیانی پەنابەرێتی ئەوان دەبێتەوە. ئەمە گروپی میوزیکی سەرخۆبوونە. ئەندامانی گروپەکە پەنابەرانی ڕۆژاوای کوردستانن. ئەوان تەنیا میوزیک و گۆرانی شک دەبن، خەمەکانیان پێ بڕەوێنەوە. دەیانەوێت فەرهەنگ و کللتوری کوردی بە ڕێگەی میوزیک زیندوو ڕاگرن، بەڵام دەرد و کۆڤان و ئازارەکانی کوردانی ئێزدی و شنگالیان لەبیر نەکردووە. پشتی که کما سرخابون هات دام از راندن و پیوه ایدیمه فکری ام استرانه که سر هلبست شنگال بکنه استران راستی جی مد خواست لساوگره شنگال همو آماده به اموی دمه ده وی استرانی راکی لی مخابن جبر هنک پرسکریکن تکنیکی و تشتیوا به پاش کرد ما بری وی دمه که خلاص کرد و ایدین ها سر شاشین تلویزیون انشالله دمه که پر نزدیک ده و همو بلاف کرد. هفتی و سه فرمان هفتی و سه برین هفتی و سه تالا چمن هزروخی هەرچەندە ئەم کچە گۆرانی بێژە کورد نییە، بەڵام خەم و ئازارەکانی کوردانی ئێزدی وای لێ کردووە پڕبەگەروی بانگی ئازادی و ڕزگاری بۆ شنگال بکات. طبعا من منطلق الإنسانية اللي جوات لە ناخی دڵمەوە خۆشحاڵم کە بەشداری کارێکی مرۆڤایەتیم کردووە. لەگەڵ ئەوەشدا وەک دڵسۆزیەک بەرامبەر یەزیدیەکان حەزم کرد بەشداری لەم کلیپەدا بکەم، چونکە ئەوەی بەسەر ئەوان هاتۆ کەم نییە کە کۆمەڵکوژێکی گەورە لە دژی یەزیدیەکانی شنگال کراوە. ئەمە کەمترین دڵسۆزیە بۆ یەزیدیەکان لە کچێکی عەرەبی وەک من. هیوادارم بە دڵیان بێت. فأنا حبيت أشارك بهذا الموضوع. هەڵبەتە ئەم کلیپە بە سپۆنسەری تۆڕی میدیای ڕوودا و بەرهەماتوە کە باس لە 73 فەرمانی کوردانی ئێزدی دەکات، بەڵام لە بەشێکی دیکەی کلیپەکەش بە ئومێدەوە دەڕوانە ئایندەی شنگال و چاوەڕێی هەڵاتنی خۆری ئازادی دەکات. گروپی میوزیکی سەرخۆبوون لە 7 ئەندام پێک هاتوون کە 2 کچ و 5 کوڕن. تەواوی ئەندامەکان ئەکادیمین و لە پەیمانگە و کۆلێژە هونەریەکان دەرچوون. سر به